ئێمە لە سەر ئەم بابەتە هەوڵەدەین لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە بۆ ئەی بزانین دۆخی عێراق بەرەو چۆ دەچێت ئێستا تەقینەوەکە ڕوویدا زۆر باشە میوانەکەمان زۆر بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە کاگە ئەبوبەکر شەوتان باش گەلێک سپاس بۆ بەژاریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ زۆر باشە ئەوەی پێشبینی دەکرا قەوما ڕوویدا ئێستا تەواوی سەرۆکایەتیەکان هەر هەمووی لەدەست خۆپیشاندەرانایە خوێندنەوەتان بۆ دۆخی داهاتووی عێراق چییە؟ بەڵێ خوا بەخشن لێ میهرەبان دەمێکە من نەنووسم لەسەر دۆخی عێراق من بەوە کورتم کردێتەوە هەمیشە قسەکانی خۆم کە عێراق قۆناغی چاکسازی تێپەڕاندووە واتە لە چوارچەوەی سیستما قابلی چاکسازی و ڕیفۆرم نییە واروها قورسیشە بڵێن قابلی گۆڕانکاری لە ڕێی شۆڕش و ڕاپەڕینەوە لەبەرەوە سەری لە شەڕی ناوخۆ فەوزاوە دەرەچێت بە کورتی عێراق مەرجیمانەوەی تیان نییە بۆ عێراقیەکان درێژە پێدانی عێراق لەسەر حسابی عێراقیەکانە ئێمە کە ئێستا ئەوەی شایەتی ئەوەن شایەتی دووبارە ڕوخانەوەی ئەوەی ناندرا بۆ عێراقی نوێیە ئەو سیستمەی کە لە دوای 2023 لە عێراقا دروست بوو کە گوایە ئەبێ بە بناغە بۆ عێراقێکی جیاواز لە عێراقی سەدام حوسێن بەڵام بەوەی گەندەڵی و میلیشیا و دەستێوەردانی دەرەکی و یعنی سەقافەی تایفیەت و جێبەجێ نەکردنی دەستور و یعنی زۆر هۆکارێتتر ئەو عێراقی ئێستا لە دۆخی ڕوخانەوەیە تەنها ئەوەیە ژانی ڕوخانەکەی چە نەخایەنێ واروها ژانی لەدایکبوونی دێخۆکی نوێ کە قورسە بڵین ئێمە دۆخێکی جیاواز عێراقێکی جیاواز لەمەیە لێرەیە لەدایکە بێ بە کورتی عێراق لە بەردەم چارەنووسێکی نادیارەیە ئەگەری جۆراجۆر لە ئارایە بەدارڕوخانی زۆرتری بارودۆخەکە یاخۆ کەمکردنەوەی گرژەکان بە شێوەیەکی کاتی بەڵام باسی چارەسەر بە بڕای من لە گۆڕیان نیە باش کاک ئەبوبەکر ئێستا من دەمەوێت تەنها ئەوەندە بە بینەرانی بەڕێزی بڵێم ئەو وێنانەی کە لەسەر شاشە ناوبەناو دەیان بینین ئەوە هێزەکانی سەرسەلامی سەر بە موختەدا سەدرن لە شارەکانی عێراق بڵاو بوونەتەوە کاک ئەبوبەکر دەگوترێت سیناریۆی کودەتای ساڵی 1950 دووبارە بۆتەوە یاخود دۆخەکە بە دۆخی بانگلادێش دەشوپێنن لەسەر ئەم بابەتە ئێوە دەڵێن چی؟ بە بڕای من عێراق دۆخێکی تابەت بەخۆی هەیە ئەکرێت لە هەندێک ڕووەوە بۆ نمونە لە کودەتای 1950 بچێ یا لە هەندێک ڕۆوە لە دۆخی بەنگلادێش بچێ یاخو لە هەندێک ڕۆ لە دۆخی وڵاتێکی تر بچێ بەڵام دۆخی عێراق تایبەتە عێراق بەناو دەوڵەتە عێراق ڕاستە قوارەیەکی گشتی نێودەوڵەتیە بەڵام دەسەڵاتێکی ناوەندی تیانە عێراق زیاتر لە 67 میلیشیای تایە عێراق بەچۆ لە دەستێوەردانێکی گەورەی دەوروبەری تایە نیمچە لێک هەڵوەشاو لە ناو خۆیە بۆیە ئەکرێت لە هەندێک ڕۆ لە مولەو بچێ بەڵام سەرنجام دۆخێکی تایبەتی عێراقی هەیە لە یەکشتا عێراق لەگەڵ هەندێک وڵاتی ناوچەکە هاوبەشە ئەویش وەکو مەسەل بۆ نمونە یەمەن و لوبنان و سووریا و ئەوانە کە دەسەڵاتێکی ناوەندی ڕاستەقینەی تیانە و دەستێوەردانی دەرەکی نیمچە هەڵی تەکانوە و پرەنسیپی بەیەکەوە ژیانی ئاشتی خوازانە و هاوڵاتێتی یەکسان و ئەوانە لە ڕاستیە لەبار چووە بۆیە ئەم عێراقا وا چاوەڕێیە کرێ بەم دۆخەی وەک دەوڵەتێکی نیمچە شکست خواردو بە ئەگەری جۆراوجۆر بە ئاستی جۆراوجۆر لە تونوتیژی و داڕوخان و نیمچەوە وەستان و هەڵسانەوە درێژە بشێش باش کاک ئەبوبەکر با بێنە سەر دەست لە کارکێشانەوەکەی سەدر لە کایی سیاسی ئەمە چییە ینی گەمەیەکی تری سەدرە یاخود پەیوەندی بە دەست لە کارکێشانەوەی حائیریەیە لە ئێران وەکو مەرجعی باڵای شیعەکان پەیوەندێکی بە حائیریەوە هەیە بە دەست لە کارکێشانەوەی حائیری بەوەی کە سەدر بەم هەنگاوی تەواوی ئەوراقەکانی تێکەڵ کرد وەکو بڵێ ئەوەی ئێوە ئەتانەوەی لە ڕێ دەست لە کێشکێشانەوەی حائیریەوە بۆتان بچێتە سەر ناهێڵیم بچێتە سر لە هەموو حاڵەتێکان من لە پەیجەکەی خۆمە شتێکم نووسی ئەوەی کە سەدرەڵێ دەستی لە کار نەچێشاوەتەوە بەڵکو جاری کۆتایی هاتنی سیاسەتی لە عێراقا داوە سیاست بەو مانای وەک چالاکێکی مەدەنی چالاکێکی ئینسانی کە ئیشی گفتوگۆکردنە ئیشی ئاراستەکردنە ئیشی کۆنتترۆل و زەبتکردنی ڕفتاری دەوروبەرەکەیەتی ئەم وەلێپسراوەتی لە ئەستۆگرتنە بەرامبەر ئەو شتانی ڕوەدا ئێستا سەدر بە ئەم هەنگاوەی کاریگەری سیاسی لە عێراقا کەم نەبووتەوە بەڵکو زۆرتر بووە ئەو شتانە ڕواڵەتین با لانگراکانی وتووە دەستان کراوەیە
بچنە قۆناغی دوای سیاستەوە واتە دوای دیالۆگەوە دوای زەبتی ڕەفتارەکانی ئێوەوە دوای لێپسرا و لە ئەستۆگرتنی تەوژمی سەدری بۆ ڕەفتارەکانی ئێوە ئیتر لە دۆخێکی لەو جۆرەشە ئەوراقەکان بە تەواوەتی تێکەڵاو بن دەرگا کراوە بێ بۆ سنووری بۆ سیناریۆ جۆرا و جۆر بە داڕوخانی ئەمنی قوڵیشەوە. زۆر باشە کاکە بووبەکەر هەر ئەمڕۆ لە پەیامەکەی سەدر لە خاڵێکی زۆر گرنگی تێدایە ئەویش هەر پەیوەندی بە مەسەلەکەی حائیریەوەیە زۆر بە ڕاشکاوانە دەڵێ نەجەف هەر وەکو مەرجعی باڵای شیعەکان دەمێنێتەوە ئەمە پەیامێک نییە بۆ ئێران کە پێیان دەڵێ ئێوە مەرجعی شیعەنین بەڵکو مەرجعی شیعە لە نەجەف و ئێمەین. بێگومان یعنی هیچ عقلی گەورە ناوێت کە بڵین بەڵێ ئەوە وایە ململانەیەکی گەورە هەیە بە تایبەتی لە نێوان یعنی بنەماڵی سەدر و تەوژمی سەدری و ئێرانیەکان و لایەنگری ئێرانیەکانیە پرۆ ئێرانیەکان لە عێراقا ئەوەنەی لایەنگری مەرجعیەتی دینی و سیاسی کۆماری ئیسلامی ئێران و ڕێبەری کۆماری ئیسلامی ئێرانن ئەو شەڕەی بەشە لە عێراقی شاگرێ بەشێکی لایەنێکم بەشێکی پەیوەندی بە ئەو ململانەوە هەیە لەسەرەوەی مەرجع چێ و مەرجع کوێ مەرجع چێ و مەرجع کوێ بێگومان ئەوەی کە ئاگوزارێ و لە ئێستاشەوە کە هەمان جەختکردنەوە بوو ئەمڕۆ لەلایەن سەدرەوە لەسەر ئەوەی بەڵێ ئێمە شیعی عروبی عێراقین و پێداگرین لەسەر مەرجعیەتی نەجەف و مەرجعبوونی خودی سەدر یا ئەوەی کە قبوڵیەتی مەرجعی شیعەکانی جیهان بە پلەی یەکەم مەرجعەکە عەرەبی بێ وە لە نەجەف. زۆر باش کاگە بووبەکر بە خۆ داگاداری یعنی ئەمڕۆ پێکدادان دروست بوو لە نێوان زۆر با ئاشکرا و بەڕوونی لە نێوان حەشدی شعبی لایەنگرانی چوارچێوەی هەماهەنگی تۆ بە خۆ دەزانی سوپا هیچ دەسەڵاتێکی نییە 8 کەس کوژراوە زیاتر لە 20 کەس بریندار بوون هەروەها سەرایە سەلام خاوەنی 10,000 چەکدارن و ئێستا وەکو لە وێنەکانیشدا دیار بوو لە تەواوی شارەکانی عێراق بە بەغداشەوە ئێستا بەناو شەقامەکاندا دەسوڕێنەوە لە ئاکاتی خۆ ئامادەکردندان تا چەند ئەگەری بە لوبنانی بوونی ئێوە ئاماژەشتان بەوەدا کە دۆخی عێراق تقریبن وەکو لوبنانیەک و هەندێک وڵاتی ترە تا چەند ئەگەری دۆخی عێراق وەکو لوبنانی ساڵی 75 یاکو دۆخی یەمەن لە ئارادایە و پێکدادانەکان دوجار کە ڕوویدا عێراق بەرەو نادیارێکی یەکجاری دەبن. بە بڕای من عێراق خۆی لە دۆخی لوبنانیاژ یعنی ئێستا لە دۆخی لە لوبنانیاژی کۆمەڵە پێکاتە هەیە پێکاتی کورد و سونە و شیعە ئێستا پێکاتەکانیش تێپەڕیوە بە تایبەتی لە ناو ماڵ و پێکاتی شیعەیە تەقینەوەیەکی گەورە هەیە و دەسەڵاتێکی ناوەندی وە کووتمان لە عێراقانێ دەستێوەردانێکی قوڵ هەیە کە پێویستی ئەو دەستێوەردانە هەرێمەتی ئەوەیە نابێت دەسەڵاتێکی ناوەندی لە عێراقا هەبێ و نابێت ناسیونالیزمێکی عێراقی هەبێ واتە نابێ ناسنامەیەکی نیشتیمانی عێراقا هەبێ بۆی جارێکتر ببێ بۆ سەرچاوی هەڕەشە بۆ سەر هەندێک لە دەرو دراوزەکانی کاتێ چارەسەر لە چوارچەوەی دام و دەستگا دەستوریەکانە نامێنێ کاتێ چارەسەر لە لای سەرۆک کۆمار لە لای سەرۆک وەزیران لە پەرلەمان لەلایەن ئەنجومەنی باڵا دادوەریەوە نامێنێ ئەنجومەنی دادوەری نامێنێ ئەمە دوای ئەوەی کە گفتوگۆ بانگەشەی بۆ کرێ و شکستەخوا کەواتە چارەسەر لای پارتە سیاسیەکان و ڕێبەرە سیاسیەکانیش نامێنێ کەواتە ئێمە گەینە دۆخی پاش چارەسەر بۆیە براتان وتارێکم نووسی لە پێیجەکەی خۆمە عێراق و کۆتایی چارەسەر عێراق و کۆتایی گفتوگۆ لە عێراقا ئێمە لەبەردەم کۆتایی گفتوگۆیاژین لەبەردەم کۆتایی چارەسەراژین بە شێوە تەقلیدیەکەی ئێستا ئەوەی ئەشگوزەرە لە عێراقا بە تایبەتی دەستکردن بە کوشتنی خۆپیشاندەرەکان کە دیارە ئەمە ئەوەندەی تر بەنزینەکە بەسەر ململانەکانە و ئەگەری تەقینەوەکان بە شێوەیەکی تون و توژ و خوێناوی زۆرترەکە ئەوەیە کە کازمی دەسەڵاتی نەماوە کازمی ئێستا جۆرە لە بارمتەی هێزەکانی چوارچەوەی هەماهەنگی و حەشتی شعبیە تەنها بەناو سەرکردەوەی هێزە چەکدارەکان ماوە بە تایبەتی بە هیچ جۆرێ هێزەکانی حەشتی شعبی لەژێر کۆنتڕۆڵ نەماون بۆ ئێستا لە دەرەوەی ئیرادی کازمیشەوە ئەو دۆخە ئاراستا کرێ و بڕیارە درێ کەی هێز بەکاربێنرێ چۆن بەکاربێنرێ بەرامبەر چێ بەکاربێنرێ و ئەو چەکانە چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت. زۆر باشە کاک ئەبووبەکر ینی بمانەوێ نەمانەوێ ئێستا هەرێمی کوردستان بەشێکین لەم بەناو نادەوڵەتەی عێراقە نادەوڵەتەوەکو خۆشتان ئاماژەتان پێکرد ئەلێرەدا ئەرکی سەرکردە سیاسیەکانی کوردستان لەم کاتە هەستیارە ناسکەدا بەڕای ئێوە چییە دەبێ سەرکردە سیاسیەکانی کوردستان لەم دۆخەدا چی بکەن و هەموو ئەگەرەکان چۆن لە بەرچاو بگرن؟
ئەگەر بە زمانێکی شعبی قسە بکەم ئەبێ واز لە شەڕەگەڕەکی سیاسی بێنن چونکم شار لە بەردەم ئەو دۆخەی لە عێراقە هەیە یعنی لە ئەگەری ئەوەی هەیە جارێکتر پێناسە بکرێتەوە چارەنووسی دیاری بکرێتەوە ئێمە لە دۆخێکی وایە لە عێراقە عێراقیش بەشێکە لە خۆڕەڵاتی ناوەڕاست ململانەکان لەسەر ئاستی خۆڕەڵاتی ناوەڕاستە گەرمن بۆیە ئێمە ئەبێ ئەگەری ئەوە دانین ئەگەری زیاد لە سیناریۆیەک دانێ بۆیە ئەرکی سەرکردە سیاسیەکانە ئەرکی پارتە سیاسیەکانە یعنی ڕوونە کە ئەم ئەرکی خۆیان جێبەجێ نەکردو بە تایبەتی لە چەند مانگی ڕابردووە ئەبێت دابڕانێ دروستکەن لە قۆناغی ڕابردوو بە عەقڵی کۆن ڕۆی کاکە قۆناغی پێشوو ڕۆی لە چوارچۆی پرۆسەی سیاسی هەڵبژاردنەکان و چێ ئەبێ بەچی و چێ نابێ بەچی و نەخێر ئێستا عێراق لەبەردەم داڕوخانێکی ترایە سیستەم لەبەردەم داڕوخانێکی ترایە لەبەرەوەی ئێمە بەشێکین لە عێراق و بەشێکین لە خۆڕەڵاتی ناوەڕاست و بەشێکین لە مەودای موگناتیسی وڵاتانی هەرێمەکە ئێمە لەژێر کاریگەری ئەم ڕووداوانەیە کاتی ئەوەیە دانیشین پێکەوە بیرکەینەوە تێگەیشتنی هاوبەشمان هەبێ و سیناریۆی هاوبەش دانین ئەگەری هاوبەش دانین تێگەشتنی هاوبەشیشمان هەبێ بۆ ئەوەی چۆن ڕۆڵدابەشکەین و چۆن ڕوبەڕووی سیناریۆ ئەگەرە جۆراجۆرەکان بیتەوە لە ئایندەیە بەدەر لەوە فەما ئەدەینە ڕیسالەتەنە زۆر باش کاک ئەبوو بەکر دۆخەکە ئێستا بەرەو لێکترازانی یەکجاری یا لە دەست دەرچوونی یەکجاری دەچێت ئەگەر دۆخەکە بە یەکجاری لە دەست دەرچوو تا چەند ئەگەری دەستێوەردانی ڕاستەوخۆی دەرەکی مەبەستم هەم ئەمریکا هەم ئێرانە لە یەک کادا لە کاروباری عێراق بۆ دامرکاندنەوەی ئەو دۆخەی کە هەیە بە دڵنیاییەوە عێراق دۆخێک نییە بڵێن کەی دەستێوەردان ڕوەدا تەنها توانین دوو قسە بڵین یەکەم ئایا قەبارەی دەستێوەردانەکان گەورەترە بێت ئایا چۆنیەتی و جۆری دەستێوەردانەکان ئەگۆڕێ یاخۆ بە شێوەیەکی تر ڕێگەخرێتەوە بە دڵنیاییەوە ئەگەر بێت و لەناو شەڕی ئەگەر ململانەکان پەرە بستێنن بە تایبەت ئەگەر تونوتیژێکی فراوان بەکار بێ و سەر بشێشە بۆ شەڕی ناوخۆ یا بۆ ململانەیەکی قوڵ لە عێراقا بێگومان دەستێوەردانەکان قوڵترە بن لە عێراقا ئەگەر شەڕی ناوخۆ بێت جارە دەستێوەردانی هەرێمایەتی قوڵترە بێتەوە لەبەرەوەی هەر لایەکیان یعنی پشتیوانی لەلایەکەکەن لەبەر ئەوەی کە جارێکتر چارەنووسی عێراق لەبەردەم دووبارە دیاریکردنەوەیە بێ و سیستمی سیاسی لەبەردەم هەرەسا بێ و جارێکی تر عێراق پێگەهێنرێتەوە ئەمێنێ یا نامێنێ لە هەموو حاڵەتێکە بڵێ ئەکرێت دەستێوەردانی نێودەوڵەتی شەبێ جارێکتر نەتەوێ گرتوەکانیش بێتەوە سەرخەت لە هەموو حاڵەتێکە بەو ئەندازەی دۆخەکە لە ژێر کۆنتترۆل دەرچێ قوڵتر ببێتەوە هەڕەشە دروستکە بۆ سەر دەرودراوسەکانی بۆ سەر پرۆژە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان بۆ ئەو چوارچێوە گشتیانە تاکوێستا عێراقی لەبارا بووە بێگومان دەستێوەردانەکان زۆرتر و گەورەتن و ڕەنگە جۆرەکە شام گۆڕ باش کاگە بوو بەکر دواپرسیار کاتم زۆر کەم ماوە ئەویش ئەوەیە مەسلەی مەرجعیت لە عێراقا بۆ خۆ دەزانی سیستانی گەورە مەرجعی شیعەکانی عێراقا بەڵام بەپێی هەواڵەکان تەلەفۆنەکەی داخستۆ وەڵامی هیچ سەرکردەیەکی سیاسی ناداتەوە پێ دوایە ئەگەری ئەوە لە ئارادایە کە سیستانی بە جۆرێک لە جۆرەکان فتوایەک دەربکە جۆرێک دەستێوەردان بۆ ئەم دۆخە بکات ڕوونەکات سیستانی و مەرجعیت زۆر تووڕێ لە ساسیە تەقلیدەکانی عێراق ئەو سیاسەتمەدارانەی کە یعنی دەمێکە ئەو بە جۆرە لە جۆرەکان متمانی لێ چێشاونەوە ئەگەر وانە بووە لە 9 مانگی ڕابردووە دەستێوەردانی کرد قسەیەکی کرد بەڵام لەبەرەوەی کە ئێستا مەسەلەکە گەشتۆتە هێڵی سوور بە تایبەتی سەبارەت بە شیعەکان ڕەنگە فشارێکی زۆر لەسەر مەرجعیت بکرێ حتى ئەگەر خودی مەرجع علی سیستانی قایل نەبێ ئاساییە لە هەندێک دۆخە بەناوی ئەوە شت بوترێ بەڵێ یەکێ لەو ئەگەرانە ئەوەیە کە مەرجعیت قسەیەکی هەبێ لە سعاتەکانی داهاتوو یا لە ڕۆژەکانی داهاتووە و تەنها دوولانیش بتوانن دەرگایەک بۆ قسەکردن بکەنەوە بە شێوەیەکی کاتیش بێ ڕێ بگرن لەوەی شتەکان زۆر پەرە بستێنن ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێ دادگای فدراڵی باڵایە باڵوەشاندنەوەی بەرەنجامی هەڵبژاردنەکان و پەرلەمانی ئێستا و علی سیستانیە بە جۆرە لە جۆرەکان ئەگەرچی لە هەردوو حاڵەتیشە ئەگەری ئەوە هەیە ڕووداوەکان هەردووکشان تێپەڕێن باش کاگە بوو بەکرد بمبورە ئەگەرچی گوتم دوا پرسیار بەڵام پرسیارێک کەم بۆ دروست بوو ئەویش ئەوەیە کە زۆرێک لە چاودێران دەڵێن ئەبێ ئێستا سەرۆک کۆمار دەست لە کار بچێشێتەوە لەم حاڵەتەیە سەرۆک وەزیران داوە لە پەرلەمان دەکا و ئیتر پەرلەمان خۆی هەڵدەوەشێنێتەوە و تا ڕادەیەک دۆخەکە هێور دەبێتەوە ئایا ئەگەری ئەمەش هەیە؟
یعنی بە بڕای من تاقا گەرە دادگای باڵەیە منم گەرە بە دوورە بینم مەگەر بە ناچاری یا پیان بکرێ دۆخەکە لە هەندێک شت دەرچووە لە هەندێک دۆخی یاسایی دەرچووە بەڵام بە بڕای من دادگای باڵای فدراڵی هەتا ئەگەر لە چوارچەوەی ئەوەی بێ کە مەوعیدە دەستوریەکان ڕەچاو نەکراون ئەتوانێت پەرلەمانی عێراق هەڵبوەشێنێتەوە بەڵام ئەوە دادگانیا و بڕیارادا بەڕاستی ئەوە چوارچەوەی هەمانگی و کۆماری ئیسلامی ئێران و لایەنە پەیوەندیدارەکان و هەموو ئەوانن کە بەرژەوەندی و نفوزیان لە عێراق هەیە لە هەموو حاڵەتێکە ئەوە ئاسانترین ڕێگەیە کە پەرلەمانی عێراق هەڵبوەشێتەوە بە دەرەوە ڕەنگە هەر هەڵەوەشێتەوە بەڵام ڕەنگە وڵاتەکەش تا ڕادەیەکی زۆرتر هەڵبوەشێتەوە کە بە هیوای من ئاواتی من ئەوەیە کە ئەم بارگرانە بەسەر عێراقیەکان و کۆتایی پێێنێ کە بەداخەوە یعنی لەسەر حسابی ئێمەمانان عێراق درێژەیە هێتی لە کاتێکە هیچ مەرجێکی دەوڵەتی مەدەنیتیانی زۆر باشە زۆر بەڕێز ئەبوو بەکر کاروانی سیاسەتمەدار ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش